ئەلبەتە لە ڕوانگەی ژینۆلۆژیەوە فەمینیزم سەرهەڵدان ڕاپەڕین بەرەنگاربوونەوەی یەکەمین یا قوڵترین داگیرکاریە دێرینترین داگیرکاریە لە بەرامبەر بەژن. لە ڕاستە فێمینیزم چۆن و کەی سەری هەڵدا و چەند ڕەوت هەیە و ڕەوتەکان چین لەوانەیە باسێکی زۆر دوور درێژ بێ کاتی ئەوە نەبێت کە هەموو باسی ئەو شانە بکرێ، بەڵام یەکێک لە گرنگترین شتەکانی کە سەبارەت بە فێمینیزم پێویستە بوتری ئەوەیە قۆناغی سەرهەڵدانی فێمینیزم وە لە بەرامبەر بەچی سەری هەڵدا. ئەلبەتە دەکرێت ئاماژە بەوە بکەین کە خودی فێمینیزم بۆ خۆی وەکو ڕەوتێکی بەرەنگاری لە بەرامبەر بە ستەم و ناحەقی نادادوەری و پێشێلکردنی مافەکانی ژنان نادیدەی بوونی لە بەرامبەر بە مافەکانی ژنان جۆرێک لە سەرهەڵدانی یا جۆرێک لە ڕاپەڕین جۆرێک لە بەرگری خۆی هاتە پێشەوە یا تێکۆشانی خۆی دەست پێ کرد. سەردەمی ئەم تێکۆشانە ئەلبەتە چ لە بواری تیۆریەوە لە بواری چەمکسازیەوە لە بواری هەروەها لە بواری ڕێکخراوەی و ڕێکخستنی و سەرپێخستنی بزوتنەوە دەگەڕێتەوە بۆ قۆناغی سەرهەڵدانی دەوڵەتی مۆدرن کە بە قۆناغی دوای شۆڕشی فەڕەنسا یا بڵین لە سەردەمی شۆڕشی فەڕەنساوە دەکرێت ببیندێ. بەڵام دەبێت ئەوە ببینین کە هەر خودی ئەو قۆناغا لە چەمکی دەوڵەت بوونی مۆدرنا جارێکی دیکە ستەم لە بەرامبەر بە ژنان و نەدیتنی مافەکانیان و ئەو نادادیانی کە لە بەرامبەر بە ژن کرا و دەرکردنیان لە بازنەی کۆمەلگا وەکو هەبوونێکی سیاسی وەکو هەبوونێکی چالاک لە کۆمەلگەیە لە کارگەڕیە یا بڵین لە بەڕێوەبردننی دەسەڵات و دەوڵەتە ئەو کاتانە شتێکی ئاسایی بوو لەبەرەوەی کە لە ڕاستیات دەوڵەت بۆ خۆی لەسەر بنەمای ذهنیەتی پیا و سالاری بنیادنراوە. فێمینیزم لە بەرامبەر بەوە جۆرێک لە بەرەنگاریە بۆ ئەوەش دەتوانین بڵین کە قۆناغێکی گرنگی دەست پێ کرد لەو قۆناغانە بەدواوە فێمینیزم لە بەرامبەر بە و ناڕەوایانەی کە هەبووە و کاتێ دێتە سەر ئەوەی کە تێکۆشانەکانی خۆی لەسەر چی چڕ بکاتەوە هەنگاوێکی گرنگینە لانی کەم کێشەکانی نێو کۆمەلگای زەق کردەوە لەو نابەڵانسیە کە لە نێوان ژن و پیاوە هەیە و سەرپێخستنی بزوتنەوەکان بە تایبەتی ئەو بزوتنەوانەی کە زیاتر قاڵ بوونەوە لە مەسلەی مافی یەکسانی موچە بەشداری سیاسی هەبوونی ژن لە دەستەکانی لە بەڕێوەبردننی دەوڵەتە و بە تایبەتیش لە بەشداریکردن لە هەڵبژاردنە لە خۆکاندیدکردنە دەتوانین بڵین بە چەندین شەپۆلی یەکەمین و دووهەمین ئەم مافانە لەلایەن بزوتنەوەکانی فێمینیستەوە ڕۆڵێکی گرنگی بەخۆیەوە بینی و ئێمە ئێستا دەتوانین بڵین جیهان لە قۆناغی سێهەمی بزوتنەوەکانی فێمینیستایە کە هەم قۆناغی خۆنیۆکردنەوەیە بەڵام لە هەمان کەتە قۆناغی لە ڕاستیا بنبەستبوونیشە ئەوەی کە بۆ نمونە هەم ڕەخنەی لە دەکا هەم پێویستی بە تەواوکردن و هەم پێویستی بە خۆنیۆکردنەوەی فێمینیزم دەبینێ ئەوەیە کە لە ڕاستیە فێمینیزم لە نێوان مافەکانی تاکە کەسی ژن زیاتر قاڵبوونەوە لەسەر ژن و دوورەپەرێزی لەوەی کە گۆڕانکاری لە کەسایەتی پیاوە بکەواتە پیا و بێنێتە بازنەی سە لە نوێ پێناسەکردنەوەی تێگەیشتنی کۆیلایەتی و ئازادی واتە ئەو پێناسەکردنەوەیە هەم ژن لە نێو خۆیان بگرێ هەم پیاویش لە نێو خۆیان بگرێت چونکە ئەم نابەڵانسیە یا بڵین ئەم ناهاوسەنگی کە لە کۆمەلگایە هەیە لە ڕاستیە تەنیا پرسەکە پرسی ژن نییە لە ڕاستیە پرسەکە پرسێکی بنیادیە پرسێکی زهنیە و پرسێکی کۆمەڵایەتیە و پرسی ژن لە ڕاستیە پرسێکی سیاسیە واتە تەنیا پرسێکی کۆمەڵایەتی نییە بۆ ئەوەش بەقەدەوەی کە پرسی ژن پرسێکی تاکە کەسیە لە هەمان کاتە پرسێکی کۆمەڵگەییە ئەمانە بە لە بەرچاوگرتنی ئەمانە وەختێک ئەمانە وەکو مەدانێکی ڕەخنەکردن لە فێمینیزم بگرینە دەست
لە ڕاستیە ئێستا باشتر تێدەگەین لەوەی کە فێمینیزم بۆچی لەم قۆناغی ئێستا هێندە خۆی پارچە کردووە و هێندە تەڵەزگەکانی سیستەم یا تەڵەزگەکانی سیستەمی سەرمایەداری بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ پارچەبوونی بزوتنەوەکانی فێمینیست لە هەموو دنیاە. ئەوەی کە بەڕاستی وای کردووە کە بزوتنەوەکانی فێمینیزم لە دنیاە خۆی پارچە بکە ئەوەیە کە بە دیدێکی ناوەند ئەوروپی یا دیدێکی لە ڕاستیە کە سەرچاوەکەی خۆی لە تێکۆشان دەستپێکی تێکۆشانەکەیەوە دەگرێ ئەویش لەسەر بنەمای دیدێکی ناوەند ئەوروپی لەسەر بنەمای تێگەیشتنی فێمینیزمی سپی ناوەند ئەوروپایی گەشەی کردووە و ئەمە ناکاتە ئەوەی مانای ئەوەی کە لە هەموو گۆشەکانی ئەم دنیاە لە هەموو کیشوەرەکانی دەری هەموو کۆمەڵگەکانی دیکە بتواندێ بە هەمان دیت پێناسەی کێشەکان بکرێت یان ناسنامە کۆمەڵایەتەکانی دیکە لە بەرچاو نەگیرێ. بۆ نمونە کاتێک کە ژنێک تەنیا لەبەر هەڵاواردنی ڕەگەزی ڕوبەڕووی چەسانەوە نابێتەوە لەبەرەوەی بە تەنیا ژنە لە هەنێک جێگەیە بۆ نمونە ژنی کورد لە باکووری کوردستان ژنی کورد لە ڕۆژهڵاتی کوردستان تەنیا لەبەر ئەوە ڕوبەڕووی چەسانەوە نابێتەوە لەبەرەوەی کە ژنە یان کووردە چەندین ناسنامە تی هەڵکێش یەکن کە لە ڕاستیە دەوڵەت لە یەکڕەنگکردنی ناسنامەکانە لە دژی ئەم فرە ناسنامەیەیە لەبەرەوە تۆ دەتوانی بڵێ لە جێگەی ئەوەی کە شایانی ڕەخنە گرتن بێ لە فێمینیزم لە ڕوانگەی ژینۆلۆژی ئەوی لە جێ ئەوەی کە فێمینیزم چارەسەری هەبێ بۆ پرسە ئیکۆلۆژیەکان یا بۆ نمونە پرسی چینایەتی پرسی بۆ نمونە ڕەگەزگەرای نەتەوە پەرستی زیاتر لەوەی کە بۆ ئەم پرسانە تێگەیشتنی خۆی یا بڵین چەمک سازی خۆی تیۆری سازی خۆی ڕێخستن بوونی خۆی سەرپێخستنی بزوتنەوەکانی خۆی پێش بخا بۆ چارەسەرکردن زیاتر لەسەر بنەمای یەکڕەنگکردنی بزوتنەوەکان پەریساندێک لە بزوتنەوە فێمینیستەکان سەرمایەداری وەک کێشە دەبینن لە ڕوانگەی چینایەتیەوە هەنێکیان بۆ نمونە تەنیا پیاوسەلاری کێشە دەبینن و ستروکتوری دەوڵەت نابینن وەکو کێشەیەک ئەمە زیاتر لەو بزوتنەوە فێمینیستانەی کە زیاتر بڵین لیبرال فێمینیزم زیاتر ئەم خاوەن ئەم دیدەیە و لە لایەکی دیکەوە هەنێکیان هەیە لە ڕاستیە تەنیا دەوڵەت و دەسەڵاتداری کێشە دەبینێ و تایبەتی ئەنارکۆ فێمینیستەکان ئەمانە وەختێک کە تۆ پێکەوە نایگریتە دەست یا پێکەوە نایبینیت کێشەیەکی گەورە دروستەکە و دیدی تۆ پارچە دەکا و لەسەر بنەمای ئەم دیدە پارچەکراوە بزوتنەوەی جیاواز و دیدی جیاواز سەر پێ دەکەوێت و ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی سیستەم هەم ئەم لاوازیانە زۆر بەباشی لە دژی بزوتنەوە فێمینیستەکان بەکاردێنێ و لە لایەکی دیکەشەوە بزوتنەوەی فێمینیست خۆشی لەناو خۆی پارچە کردووە لە جێگەی ئەوەی کە دیدێکی هەبێ بۆ چارەسەرکردنی پرسە ڕەگەزیەکان یا کێشە جێندەریەکان لە ڕاستیە بزوتنەوەکان بۆ خۆیان نێو خۆیان پارچە کردووە و هەر یەکەیان ڕوتێکی جیاوازی لەژێر ناوی دیموکراسیا لەژێر ناوی ئازادی ڕادەربڕینە لەژێر ناوی مافی تاکە کەسیە یا لەژێر ناوی مافی ڕێخستن بوونی گروپی جیاوازە ئەم پارچەبوونە لە ڕاستیە هەر دەچێت پەردەسەنێ لە ڕاستی ئەمە بزوتنەوەکانی لە هێز خستووە و بزوتنەوەکانی والێ کردووە کە تەنانەت لە بەرامبەر بە یەکتی ڕەخنەکانیان تند ببێتەوە و ڕەخنەکانیشان لە ڕاستیە گەلێک نییە کە بنیاد نەربێ لایەکی دیکە ئەوەی کە ژینۆلۆژی ڕەخنەی دەکا و خۆی لە ڕاستیە خۆی بواردووە لەوەی کە نەکەوێتە ناو هەمان تەڵەزگەوە و لە ڕاستیا دیدێکی نوێی پێشخستووە ئەوەیە کە فاکتەرەکانی داگیرکەری یا بڵین هۆکارەکانی داگیرکەری یا بڵین ستروکتورەکانی داگیرکەری پێکەوە دەبینێ واتە پارچەی ناکە بۆ نمونە سەرمایەداری دەوڵەت پیاو سەلاری وەکو سێ کوچکەیەکی کە پێکەوە کار دەکەن لەم ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەبەرەوەی کە لە دنیاە ڕوتی نوێی تێکۆشان هەیە لە هەموو بەشێکی ئەم گۆی زەبیەمان
لە ڕاستیە بزوتنەوەی ژنی کورد دەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم و دەتوانم حتا تەنانەت بە شانازیشەوە بڵێم کە بزوتنەوەی ئازادی ژنی کورد لە ڕاستیە جۆرێک لە پاڵنان بە خۆنوێکردنەوە مەدانێکی گفتوگۆی بەرهەمهێنەری بنیادنەری کردوتۆ لە نێوان بزوتنەوەکانی فێمینیستە و بزوتنەوەیەکی دوولایەنەیە واتە بزوتنەوەیەکی ئاڵوێرە واتە بزوتنەوەیەکە کە هەم بزوتنەوەی ژنی کورد لە ڕاستیە لە بزوتنەوەکانی دیکەوە فێر دەبێ و لە لایەکی دیکەوە لە ڕاستیە بزوتنەوەکانی دیکە بە بێەوەی نکوڵی لەوە بکەن زۆر شت لە بزوتنەوەی ئازادی ژنی کوردەوە فێر دەبن لە ماوەی ئەو 6 ساڵی ڕابردوودا شۆڕشی کوردستانی بە تایبەتی شۆڕشی ڕۆژاوای کوردستان لە ڕاستی ئەمەی سەلماندووە من تەنیان لەوانەیە نمونەیەک زۆر بەرجەستە بێ ئاماژەی پێ بکەم لە شاری میلان و ئیتالیا 25 ڕێکخراوی یا 25 بزوتنەوە 25 ڕێکخراو 25 ڕوتی جیاوازی فێمینیست هەبوون بەڵام لە قۆناغی بەرخودانی کوبانیەوە ئەم بزوتنەوانە نزیکی یەکدی بوونەوە و بە بەشداریکردنی ژینۆلۆژی لەگەڵ ئەوانە وکردنەوەی مەدانێک بۆ گفتوگۆی چڕ لەسەر ڕیشەی کێشەکان لەسەر چۆنیەتی گەڕانەوە بۆ ڕیشەی خۆمان ئەوەی کە پێی دەگوترێ گیا لەسەر بنجی خۆی دەڕوێتەوە لە ڕاستیە هەر ئەو تێگەیشتنە وای کرد کە ئێستا لە ڕاستیە وەکو شێوەیەکی چەتر ئەو بزوتنەوانە پێکەوە کارەکەن کە لە ڕاستیە پێشووتر ئەم بزوتنەوانە زۆ دووری یەکتری بوون و تەنانەت لە هەنێک مەداندا دژایەتی یەکتریشیانە کرد بەڵام ئێستا دەتوانم بڵێم پلاتفۆرمێکی گفتوگۆکردنی زۆر شڕوپڕی بەرهەمهێنەری و بنیادنەر دروست بووە کە بە خۆشحاڵیەوە زیاتریش بەرهەمی هەیە من پێم وایە هەموو جوڵەیەک زۆر گرنگە لە ڕاستیە هەموو جوڵەیەک ڕێکخراوەکانی ژنانیا ناوەندەکانی ژنان گرنگە گرنگی خۆی هەیە بە چ نیازێ بە چه ئامانجێ بە چ نیەتێک ئەمە دەکەن ئەوە شتێکی دیکەیە من قسەم لەسەر ئەوە نییە بەڵام هەموو جوڵەیەک بەڕاستی گرنگە بەڵام ئایا کێشەکانی کۆمەڵگەی ئێمە لەبەرەوەی کێشەی بنیادین کێشەی زهنین ئایا تەنیا بە ڕێکخراو ینی بڵین ڕێکخراو و ناوەند و ئەمانە چارەسەر دەبێت لە ڕاستە بۆ چارەسەر نابێ لەبەرەوەی کە چارەسەرکردنی لەبەرەوەی کێشەکان کێشەی زهنین کێشەی بنیادین چارەسەرکردنی کێشەکان پێویستی لە ڕاستیە بە بنیادێکی دیکەی زهنی هەیە بۆ ئەوەی چارەسەر ببێ چکە تو ناتوانانی لەناو خودی سیستەمەکەیە بە هەمان زهنیەت تۆ بتەوێ کێشەکان چارەسەر بکەیت لە ڕاستی ئەگەر فێمینیزم توانیوێتی لە ماوەی 200 لانی کەم 250 ساڵی ڕابردووە توانیوێتی کەمێک شتەکان بجوڵێنە بە ئاراستەیەکە کە ژن خۆی بناسیە لە ڕاستیە لە ئەنجامی چەمکسازی و لە تیۆری سازی و لە بەشێک لە جێگەکانی دیکە ئەم دنیاە لە ڕێکخراوەکانی خۆسەری ژنان بووە هەر بۆ نمونە ئەگەر نەکەوێتە چوارچێوەی تەنیا بزوتنەوەیکی فێمینیستیشەوە یعنی بۆ شێوەیە پێناسەی نەکەین بزوتنەوەی ئازادی ژنی کوردستانیش بە هەمان شێوە ئەگەر تیۆری سازی خۆی نەکردایە ئەگەر چەمک سازی خۆی نەکردایە ئەگەر ڕێکخراوەی ئۆتۆنۆمی خۆی نەبووایە ئەگەر خاوەن سوپا و ئارتەش و سیستەمی کۆنفیدراڵ و دام و دەستگای ئۆتۆنۆمی خۆی نەبووایە دام و دەستگای مێدیایی خۆی نەبووایە دەیتوانی ئەم پێشکەوتنانە دروست بکە کە لە دنیا ببێ بە ئیلهام نەخێر لەبەرەوە بوونی ڕێکخراوە و ناوەندی ژنان گرنگە بەڵام کێشەکە تەنیا بە ناوەند و ڕێکخراو چارەسەر ناکرێت لە ڕاستیە پێویست بە سەرپێخستنی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی هەیە کە لە ڕاستیە سەر لە نوێ دیاردە و ڕووداوەکان پێناسە بکاتەوە کە لە مێژووی مرۆڤایەتیە بۆتە هۆکاری کۆیلایەتی سەر لە نوێ ئێمە پێویستمان بە پێناسەکردنەوەی مێژوو هەیە لە ڕاستیە پێویستمان بە سەر لە نوێ پێناسەکردنەوەی کۆمەلگا هەیە سەر لە نوێ پێناسەکردنەوەی ئەم دیاردانەیە کە لە چوارچێوەی شارستانی دەوڵەت و چینایەتیە بۆتە هۆکاری کۆیلەبوونی ژن داگیرکاری لەسەر ژن داگیرکاری لەسەر عەقڵی ژن هەستی ژن هەبوونی ژن ناسنامەی ژن ئێمە پێویستمان بەوەیە بە معریفەی ناوەند ئەوروپایی ئێمە ناتوانین کێشەکانی کۆمەڵگەی ئێمە چارەسەر بکەین ئەبێ ئەوە ببینین ناتوانین ئەتوانین هاوبەشی بکەین ئەتوانین لیانەوە فێر ببین بەڵام لە ڕاستیە ژنی کورد پێویستی بەوەیە کە مێژووی خۆی بخوێنێتەوە
ڕیشەی مێژووی خۆی بناسێ و ئێمە لەبەرەوەی لەم هەرێمەیە لە دەستمان ناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژن لە دەستی داوە ژن کۆی لە کراوە ژن داگیر کراوە و بنیادە زهنیە چینایەتی دەوڵەتی دەسەڵاتداریەکان لەم هەرێمەیە هەڵکشاوە لەبەر ئەوە پێویستمان بە ڕۆشنگەری و بنیادێکی معریفی هەیە کە لەم هەرێمەوە دەست پێ بکە ژنۆلۆژی لە ڕاستیە زانستی ئەو معریفەت ناسیەیە کە چۆن ژن لە ڕاستیە هەم خۆی بنیاد بنێتەوە هەم لە ڕاستیە پیا و بێنێتە ناو مەدانی گۆڕانکاری و خۆناسینەوە یعنی واتە تۆ بەهێز نەبی ڕێخستن نەبی خاوەن هزرێکی دیموکراتی نەبی خاوەن بنیادێکی معریفی بەهێز نەبیت ناتوانانی پیا و ناچاری گۆڕانکاری بکەیت خۆی لە خۆیان زانستی خۆپاراستنە بۆ ئەوەیە مەسەرم بۆ نمونە ئەگەر ژن دادەکەوێتە مەدانێکی سیاسی دادەکەوێتە مەدانێکی چالاکی چۆن بەشداری بکە یا بۆ نمونە تەنانەت ژنێک ئەگەر خێزان دروستەکە لەگەڵ پیاوێکە لە ڕاستیە دەبێت بزانێت ڕوبەڕووی چیە بێتەوە ئەگەر نەزانێت ڕوبەڕووی چی دەبێتەوە ئەگەر ئەو بەرگریە ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ژینۆلۆژی لە ڕاستیە زانستی بەرگریکردنە لە خۆ واتە خۆپاراستنە زانستێکە چکە خۆپاراستنی ژن تەنیا بە چەک نابێ بۆ نمونە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە ژنان وەکو لە مێدیاکانی دنیا تەنیا لایەنە چەکدارەکەی زەقەکەنەوە لە ڕاستی هەلوانەیە لایەنە چەکدارەکەی لە سەدا 25 بێ تەنانەت بزوتنەوەی ئازادی ژنی کورد لە سەدا 25 نابێ ئەوەی کە هێزە چەکداریەکەی لە سەدا 75 و زیاترەکەشی ئەوەیە کە لە ڕاستیە لە ڕووی زهنیەوە لە ڕووی عقلیەتەوە گۆڕانکاری دروست کردووە یعنی ئەوەی کە ئێمە دەڵێن ژینۆلۆژی زانستی مۆدرنیتەی دیموکراتیە لە ڕاستیە پڕ بە پێستی ئەوەی کە لە ڕاستیە لەسەر سێ پرەنسیپی ئازادی ژن دیموکراسی ڕاستەوخۆ و ئیکۆلۆژی دەستگا و دامەزراوەکانی تیۆریەکانی چەمکەکانی خۆی بنیاد دەنێ بۆ ئەوەشە ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان و لە دنیاشە ئەگەر بزوتنەوەکانی دیکە کەڵکیان لە بزوتنەوەی ئازادی ژنی کورد وەرگرتووە لەو خاڵەیە کەڵکیانی وەرگرتووە لەو خاڵەیە کەڵکیانی وەرگرتووە کە بیرکردنەوە لە دەرەوەی عقلێتێکی هەیە دەتوانێت تۆ بەهێز بکە لە ڕاستیە ژینۆلۆژی هەم ڕخنەی زانستە کۆمەڵایەتەکان دەکات کە ژنی شایان بەوە نەبینیوە کە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ هەم لێکۆڵینەوە لە ینی لێکۆڵینەوەی ژن وەکو هەبوونێکی کۆمەڵایەتی سیاسی ئەخلاقی نەک بە تەنیا وەکو هەبوونێکی بیۆلۆژی وەک لە زانستە تەندروستەکان یا زانستەکانی دیکەیە هەیە ڕخنە لەم زانستە کۆمەڵایەتی دەگرێت ژینۆلۆژی لە ڕاستیە ڕێبازێکی یەکتر تەواوکردنە لە لێکۆڵینەوەیە لە ڕاستیە بە تەنیا چاودێریکردن ڕاپرسیکردن ئامارکۆکردنەوە زانیاری کۆکردنەوە کتێب نووسین لەسەر کۆمەلگا لەسەر ڕاستیە ئەمە بەڕاز نبینە ژینۆلۆژی لە ڕاستیە ڕێبازێکی یەکتر تەواوکردنە لەگەڵ کۆمەلگایە واتە لەسەر کۆمەلگا کار ناکە لەگەڵ کۆمەلگا کار دەکە میکانیزمەی چارەسەرکردنەکان ناداتەوە دەستی ئەوانەی کە سەمیان لێ کردووە زانیاریەکان دەداتەوە ئەو کۆمەلگایە کە خۆی بێتەوە بە میکانیزمی چارەسەرکردنی کێشەکانی خۆی واتە هەم خۆی بناسێ و هەم خۆشی کێشەکانی خۆی چارەسەر ئێمە لە مانگی ڕابردووە کە دەکاتە مانگی شوبات لە 27 مانگەوە دەستمان بە کۆمەڵی کۆرس کرد لەگەڵ ڕێکخراوەکانی ژنانە بۆ گفتوگۆ لەسەر ڕێوڕێبازی چارەسەری هەروەها دەستنیشانکردنی ڕیشەی کێشەکان هەفتەی ڕابردوویەکی کۆرسیەکەمان بوو لە ڕاستیە لە پێنجی ئەم مانگەشە کۆرسی دووهەم دەکەین کە لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت لە CDO لەوێ لەگەڵ لە هۆڵێکی ئەوان بۆ ڕێکخراوەکانی ژنان گفتوگۆیەک دەکەینەوە دیسانەوە لەسەر ڕێوڕێبازی چارەسەری و دەستنیشانکردنی ڕیشەی کێشەکان هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی ڕۆژانەیەوە ئەمەش بەشداری ئێمە دەبێت وەکو ناوەندی لێکۆڵینەوەی ژینۆلۆژی لە بۆنەی 8 مارسدا.